سڵاتان لەبێت بەیانیتان باش هیوادارم کە سەلامەت بن دەشساغ بنوە هیوادارم کە ئەمڕۆ ڕۆژێکی پڕ لە خۆشی و شادی بێ بۆتان ئەمڕۆ ڕۆژە بێت کە ئێوە داواتان کردووە لە خوای گەورە و ئومێدتان کردووە بە هەموو ئەو شتانێک کە مەبەستی ئێوەیە ئامانجی ئێوەیە و باشە بۆ ئێوە پێی بگەن ئەمڕۆ و جگەل لەوانەی کە ئەمڕۆ ڕۆژێکی خۆش و پڕ لە شادی بێت کە ئومێدی دەکەم بۆتان هیوادارم کە پرۆگرامەکەی ئێمەش ببێتە هۆکارێک بۆ ئەوی کە ڕۆژەکەتان بە جوانی و زۆر بە ڕۆژێکی پڕ لە سوود دەست پێ بکات ئەویش بۆ هۆی کە پرۆگرامەکەمان ئەمڕۆ کۆمەڵێک بڕگە و بابەتە زۆر جوانی بۆتان ئامادە کردووە وەکو هەموو ڕۆژەکانی دیکە ستافی ڕۆژ باش تەواو هەوڵی خۆی ئەدات بۆی کە بینەرەکانی ڕەزامەند بکا لە خۆی جا تەوەری ئەمڕۆمان سەبارەت بە دەستگای ئاڕوانگە دەبێت کە کۆڕبەندێک ئەنجام دەدەن بۆی کە بزانین کۆڕبەندەکە سەبارەت بە چییە ئەوە لە ناو پرۆگرام لە ناو تەوەرەکە زیاتر جەختی دەخەم بەسەر و باسی لێواکەم بەڵام پەیوەندی بە گەنجانەوە هەیە وەک هەمیشان جاران بۆ هەلی یاخود دەسەبەخستنی کارکردن و ینی کەمی کار و ئەیتر لە ناو بابەتەکە زۆرتر کوونترە بێتەوە کە میوانی تایبەت بۆ تەوەرەمان لەگەڵ ئەبێ لە دەستگای ڕوانگەوە و سەبارەت بە بڕگە و بابەتەکانی دیکەش هەر لەگەڵ دەستێکی کورتەی هەواڵەکان بڕگە بابەتەکانمان دەست پێکات جا لەگەڵ کورتەی هەواڵەکان لە ناوی کۆمەڵی هەواڵی سەرنجڕاکێشیایە بۆیە لەگەڵمان بن بۆی کە بینەر بن زیاتر ببینن بۆ پێویست ئالان حەمەساعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەیاند پرۆژەیەکمان بۆ مامۆستایانی وانەبێژ داوەتە دیوانی ئەنجومەنی وەزیران ئاشکراشی کرد کە ئەو قوتابیانەی لە خولی دووەم بەهۆی کۆرۆناوە نەیانتوانیوە تاقیکردنەوەکانی خولی دووەم ئەنجام بدەن ئەگەر راپۆرتی پزیشکیان هەبێت ئەوە دەتوانن جارێکی دیکە تاقیکردنەوە بکەن. فەرماندەی ئۆپراسیۆنەکانی بەغدا لە بەیاننامەیەکدا بڵاوی کردوتەوە لە ڕێگەی هەوڵە هەواڵگریەکان یاخود ئەو هەواڵانێک لە هەواڵگریەکانەوە فەرماندەیەکە توانیوێتی گروپێک دەستگیر بکەن کە لە 3 کەس پێک هاتوون و یەکێکیان ئافرەتە. فەرماندەی ئۆپراسیۆنەکانی بەغدا ژمارەی ئاماژەی بەوەش کردووە کە ئەو گروپە بازرگانیانە با منداڵ یاخود ئەو گروپانە بازرگانیان بە منداڵەوە کردووە لە کاتی هەوڵدان بۆ فرۆشتنی منداڵێک بە کەسێکی خەڵکی پارێزگاینەوە دەستگیر کراوە دواتر ڕەوانەی لایەنی دادوەری کراوە بۆ گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی لە دژە. مەزلوم کۆبانی دەڵێت کاریگەری کشانەوەی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان تا هەتایی دەمێنێتەوە. وا مەزلوم کۆبانی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕۆژنامەی واشنگتن پۆستدا دەڵێت کاریگەری کشانەوەی ئەمریکا لە ناوچەکانی بندستی هەسەدە لە ڕۆژاوای کوردستان تا هەتایی دەمێنێتەوە دەژڵێت لە سەردەمی جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەندیەکانیان لەگەڵ ئەو وڵاتە باشترە و بەهێزترەوە کۆبانی ئاماژە بەوەش دەکات کە ئێستا هەست دەکەین پشتیوانی سیاسی سەربازی زیاترمان هەیە نەک لە سەردەمی ترامپ. و ژمارەیە کچی لوبنانی کەمپینی بخوازە بێمارەیی ڕاگەیاند کە ژمارەیە کچی لوبنان کەمپینێکیان بە ناوشانی زەوەجی بدون مەهر واتە بمخوازە بە بێمارەیی لە وڵاتەکان ڕاگەاند و کەمپینەکە سەرەتا تۆڕی کۆمەڵایەتی تویتەری تەنیەوە هامانج لە کەمپینەکە چارەسەرکردنی کێشەی قەیرەیە لە لوبنان کە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەکە زیاد دەبێت. کچانی بەشداربوو لە کەمپینەکەدا دەڵێن کۆچی گەنجان بۆ دەروی وڵات و قەیرانی دارایی پرۆسەی هاوسەرگیری قورس کردووەتەوە بۆیە ئەو کەمپینیان ڕاگەاندووە. و سەبارەت بە بەکارهێنەرانی ئەپڵ شارەزایانی یاسایشی ئەلکترۆنی هۆشداری لەبارەی بەکارهێنانی 8 ئەپ با بەکارهێنانی مۆبایلی زیرەک دەدەن چونکە بەهۆی ڤایرۆسێکی مەترسیدار بە ناوی جۆکەرەوە هاکراون.
دەتوانێت بگاتە هەموو زانیاریە کەسێکان و لەناو مۆبایلەکان کۆنتترۆل بکات. کۆمپانیای گۆگڵ ئەو ئەپانەی کاتوشی جۆکەر بوونە لە فرۆشگای ئۆنلاینەکەی سڕیەوە لەلایەن خۆشیەوە کۆمپانیای ئەپڵ هەموو ئەپەکانی لەسەر ئامێرەکانی قەدەغە کردووە، بەڵام هەندێک کەس هێشتا ئەو ئەپانە لە ناو مۆبایلەکانیاندا هەیە بە تایبەتی لەسەر سیستەمەکانی ئەندروید، بۆیە دەبێت بیسڕن. کۆتاییم بە کورتەیەک لە هەواڵەکان هێنا جا لەگەڵم بن بۆ ناو ناوەڕۆکی پرۆگرام. زمانی دایک زمانێکە کە بێگومان لە هەر شوێنێکی دنیابی ئەبێ ئەو دایک و باوکانە هەوڵ بدەن کە منداڵەکانیان فێر بن کە زمانی دایک بەکاربهێنن، نامۆ نەبێ بەلایەنەوە خۆشیان زمانی دایکیان بیر نەچێت. ئەمە بۆ ئەو کوردانی کە لە تاراوگەن و تووشی دوو کولتوریە بن، تووشی دوو زمانە بن یاخود چەند زمان ڕەنگە کێشەیەکی زۆر گەورە بێت. بۆیە زمانی کوردی یەکێکە لەو زمانانەی کە لە سوید لە قوتابخانەکانی سوید دەخوێنرێت. پەرلەمانی ئەو وڵاتە شێوەی وتنەوە و خوێندنی دیاری کردومش بۆیە کە ڕێژەیەکی زۆر کورد لە سوید ئەژین. وەزارەتی پەروەردەش لە سەرجەم قوتابخانەکاندا کە بە پێی ژمارەی خوێندکارانی هاوزمان مامۆستا و پێداویستی دابین دەکات بۆ ئەوەی کە قوتابیەکان لەسەر خواستی خۆیان دەیانەوێت زمانی دایک بخوێنن. حەیدەر و سەبیحە دڵڕێژین دوو مامۆستان کە لە سەرەتای دروستبوونی خوێندنی زمانی کوردیەوە لە سوید مامۆستایان و خۆشیان بە پێی ڕێنمایەکانی پەروەردەی سوید پەرتوکەکانیان بۆ زمانی کوردی و زاراوەی کرمانجی ئامادە کردووە بۆ بینەرانی پرۆگرامی ڕۆژباش کار و بەرهەمەکانی خستۆتە ڕوو کە باس لە شێوازی کارکردنیان دەکەن با پێکەوە بینەربی. من دەستپێکە سانی حیشتێدا دەست بە نووسینێ کرد. سەدەمژی ئەو بوو کە ئەس دەمەک هاتم ڤراژی مامۆستا بووم، ئەس وەلێت مامۆستا بووم لەڤەر من دەست بە مامۆستەتیە زمانی زگماکی کوردی کرد. هەنگێ ماتریالên پەروەردە gelek kêm bûn. Îcar min ew hewcedarî dît ku ez pirtûkên dersê binivîsînim, pirtûkê dersê yên ku bikarimin di dersa kurmancî de bên bikaranîn. Min 15 pirtûkene 5 ji wan wergerin ji Swêdî me wergerandine. Duwan pirtûkan de kurmancî û zazakî di heman pirtûkê de ne. Di pirtûkeke wergerê de jî hem kurmancî hem jî Swêdî di heman pirtûkê de ne. Me 10 pirtûk jî pirtûkên dersê amade kirine. Çar nixin em bêjin bingehîn yên perwerde Swêdê hene. Çine ew ji wan yek di her warî de demokrasî ya duyem wekeviya jin û mêran, piştgirî, hevalbendî ya çarem jî em bêjin pêşgirî û yarmetiya navnetewî. Hemû pirtûkê me li gor vê nirxê hatine van nirxan hatine amadekirin û li gor em bêjin ew bernameya perwerdeya zimanê zikmakî ku Parlemena Swêdê pejirandîye li gor wana hatine em bêjin amadekirin. Wek Haydar jî got me li Swêd sala heştê û çaran dest bi mamostatiya Kurdî kir. û dema me dest pê kiriye pirtûkên Kurdî tune bû. Her çi qas em mamosta bûn me hevdida materyal bi xwe çêkin, lê dîsa jî me hevcedariya em bêjin pirtûkan materyal dêt. 2008 da neviyek me çêbû û min xwast ez wê ra çîrokên Kurdî bixwînim. Lê mixabin çîrokên Kurdî yên ke dixwazim bi neviya xwe re ji bo neviya xwe bixwînim tune bûn. Min li wir biryar da û min got ez ê çîrokên Kurdî binivîsînim û min dest pê kir 5 çîrokên Kurdî bi xwe nivisî û 7 çîrok min ji birayên girîm, birodina girîm zivirand Kurdî. Îsal me bi hev re kitêba zimanê me Pirtûka Xebatê ji bo vê kitêbe nivisî. Ez dixwazim
بیرانین خوا جزاروکتی حتی ایرو بنویسینم که اشکو هاتم کدره متشکر از چواجیام از خازم وانا بنویسینم با من اف 38 سال وک مامۆستای کوردی هەر ڕۆژ ژمرە وەک ڕۆژێکە شایێ بوو من gelek hez kir ji karê xwe. Ya xebatê di vir de em bêjin ev xaçepers gelek xweşikenê ce li gor evê ne jî li gor temayê. لە سەرەتایی پرۆگرامەوە ئاماژەم بەوە کرد کە ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان تەوەرێکی جیاواز و تایبەتە بێت هەر وەک دەزانن دەستگای ڕوانگە زۆر جار کۆڕ و کۆبوونەوە یاخود چالاکی جۆری ئەکات ئەوانش کە تایبەتن بەخۆی هەمووشی لە ئەمانجی گەنجانە ئەم جارش دەستگای ڕوانگەپیسانەوە دەست پێشخەری کرد و کۆڕبەندی ڕوانگە بۆ لاوان ئەنجام دەدرێت و باس لە هەلی کار و دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکان دەکرد بێگومان ئەمە بابەتێکە کە ئێستا هەر کەسێک گوێ لەبێت هەر لە گەنجان هەر لە خانەوادەی گەنجان بابەتێکی سەرنجڕاکێشە بۆیان بابەتێکی سەرنجڕاکێشە بە گشتی بۆ هەموو کەسێک چونکە بەهۆی کارەوەیە کە مرۆڤ دەتوانێت ژیانی ڕۆژانەی خۆی بژێوی خۆی پەیدا بکات بەردەوام بێت و تەنانەت زۆریشمان ئەوە دەزانین کە ئێستا هەمیشە نەک ئێستا هەمیشە لە هەموو وڵاتێکە هەمیشە و کێشانە هەیە بۆ هەلی کار بۆ کۆمەڵێک کەس لە زۆربەی وڵاتانە و کێشانەیە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و کێشەیە زۆر زیاترە بۆیە ئەمڕۆ دوو میوان سەبارەت بەم بابەتە لەگەڵمانە گفتوگۆەکەن و لە ستودیۆ لەگەڵمانە بن یەکێکە لەو گەنجانەی کە بەشدار دەبێت لە کۆڕبەندەکە وەکو کەسێکە بۆ هەلی کار لەناو کۆڕبەندەکە بەشدارە ئەوەی دیکەیان میوانەکەمان ڕێخەری پەیوەندیەکانە کە نارین سەلام وەگوتم ڕێخەری پەیوەندیەکانە لە دەستگای ڕوانگە و محەممەد تارق یەکێکە لەو 38 لاوانی کە ئەمڕۆ لە کۆڕبەندی ڕوانگە بۆ لاوان لە ستۆدیۆ لەگەڵمان بەشدار بن بەخێر هاتنی هەردووکتانەکەم بەخێر هاتی نارین خان و کاک محەممەد سەر چاوان ڕۆژێکی پڕ لە وزە ڕۆژێکی پڕ لە باشی پڕ لە خۆشیتان بۆ خوازم ئەمڕۆ ئەبێ ئەسم بۆ ئێوە هەر زۆر جیاواز بە ڕۆژێکی پڕ لە وزە بێت بە تایبەتی بۆ دەستگای ڕوانگە و بۆ گەنجانش کە بەشداریان کردەوە بۆ گەنجانش کە لە ماڵەوە چاڕوان بزانم کۆڕبەندە بەکوێ ئەگات بابزانین کۆڕبەندەکە بە گشتی چییە چی لە خۆگرێت سەرتا بەیانی هەمولایەکتان باش کۆڕبەندی ڕوانگە بۆ لاوان پلاتفۆرمێکە ئێمە دروستمان کردووە ئامانجەکەی ئەوەیە کە لاوان بگەێنین بە بڕیار بەدەستان کێشەکانی لاوان لەم پلاتفۆرمە ئەخەینە ڕوو بۆ ئەوەی بڕیار بەدەستان ئاگادار بنەوە باسی بکەن و هەروها لە هەمان کاتدا چارەسەری بۆ بدۆزنەوە ئەم کۆڕبەندە ساڵانە دەبێت هەر ساڵە و بابەتێکی جیاواز لە خۆی ئەگرێتەوە کە پەیوەندی هەبێ بەلاوانەوە بۆ ئەم ساڵ بابەتی کۆڕبەندەکە کێشەی کەمی دەرفەتی کارە بۆ لاوان واتە یەکەم ساڵیشەکە لەسەر کێشەی کەمی دەرفەتی کار خۆم کێشەی دەمێکە هەیە ئێوە وەکو ڕێخەری کۆڕبەندەکە بۆچی پێشتر بیرتان لێ نەکردو یا ئێستا هەستەکەن کە زۆر پێویستە ئێمە پاریش ئەم کۆڕبەندەمان هەبوو بەڵام بەشێک بوو لە پرۆژەی پێشانگای نێودەوڵەتی کاری ڕوانگە فرەست بەڵام ئەوە وەکو تاقیکردنەوەیەک بوو بۆ ئێمە یەکەم ساڵ بۆ ئەنجامی بدەین دواتر هەستمان کرد ئەمە پێویستە بکرێ بە پرۆژەیەکی جیا کە ساڵانە ئەنجام بدرێت و هەر ساڵی تشک بخاتە سەر بابەتێکی جیا بۆیە بە پێویستمانزانی بکەین بە پرۆژەیەکی جیا زۆر باشە کاکە محەممەد تۆ یەکێکیت لەو 38 گەنجەی کە ئەمڕۆ لە کۆڕبەندەکە بەشدارە بێت پێش هەموو شتێک چەندێک بە گرنگی ئەزانیت ئەم کۆڕبەندە وڵی تەبیعی کۆڕبەندی لەو شێوێ لەسەر بابەتێوها زۆر گرنگە لە چینی گەنجان بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆ چونکە خۆمان ئێمە باش دەزانین کە ئێستا کە هەرێمی کوردستان و عراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەگشتی بە قەیرانەشی دارایی مەترسی دار تێدەپەڕی کە ئێمە خودی خۆمان لە ناوەوەی هەرێم پشتمان بە چەند سەرچاوەیەکی کەم بین بەس کە حسابی وەمان نەکە کە لە داهاتوو لەوانێ ئەم سەرچاوانی داهاتمان لەوانێ لە کەمی بداتن نمونە یەک لەوانە سەرچاوی داهاتی نەوت بوو فرۆشی نەوت بوو کە زۆربەی موچەخۆرانی کوردستان و زۆربەی ئەو کۆمپانیانی کوردستان ئەو سەرچاوی دارایی کە بەدەستیان دەگەیشت سەرچاوی لە فرۆشی نەوت بەدەستیان دەگەیشت تەبیعی کەسیش بازاڕی نەوتیە و ڕوو نازانی لەوانەیە ڕۆژێک بەرز بتەوە ڕۆژێک نزم بتەوە
ئەوەش هەمیشە بربەست و لەمپەر دەهاوێتە بەردەم چینی هەلیکار و ئەو بابەتانە. تەبیعی دەستخۆش لە ڕوانگەی دەکەم، دەستگای ڕوانگە بەڕاستی هەمیشە دەست پێشخەر بووە لەو بابەتانە، هەر لە بابەتی فڕاست عەمەل و هەلیکار و ئەو پێشنگانێک کە دەکاتەوە کۆڕبندەکەی و ساڵی زۆر گرنگە لەو چینی گەنجان. من هەمیشە هانی گەنجاندم لێرەشەوە پێیان دەڵێم کەوا هەمیشە بێن بەشداری لە کۆڕبەندی وا بکەن. ئەگە بێکاریشی کاری خۆبەخشی بکە، چونکە کاری خۆبەخشی چەندین دەرفەتی زیاتری هەلیکار پێ دەرخسێنی. ئەمن تەبیعی لە 2017 مەجموعە گەنجەشی دەناسم کە لە ڕێی کاری خۆبەخشیەوە کە بە بەردەوام کاری خۆبەخشیان سەرچاوی داهاتیان نەبوو چەندین هەلیکاریان ئەو ڕقسە. جگە لە بۆ خۆیان لە بۆ خەڵکی تریشیانە ڕقسان، چکە ئێمەش بەرنامەکەمان لەو جۆرە بەرنامەی کە تواناکانە خەینە ڕوو هەندە جار بابەتێکمان بۆ دێت گەنجێکە جگە لەوەی کە کارێکی بۆ خۆی دەستە بەرخستوت 4-5 کەسیش لەگەڵ یا کار ئەکەن. بەتاکید لە ئەو گەنجانێکەوە بەشداری کاری خۆبەخشی دەکەن کە ئەتو زانکۆ تەواو دەکەی ئەزمونت نییە، ئەزمموی کارکردنی نییە، وەرە بۆ ماوەیەکی زەمانی کەم بی تاوەکو درێژبی کاری خۆبەخشی کە فێرە زۆر شت دەبی گاسانی جیاواز دەناسی هەلی کاری جیاواز کاری خۆبەخشیت کردووە. من 4 ساڵ لەو بوارەی کار دەکەم بە بەردەوام. دواتر دێمە سەر ئەو بابەتە کە بزانم کارە خۆبەخشیەکە چیوە ببێت بە ئەزمون بۆ کەسانی دیکە، بەڵام ئەگەڕێمەوە لای نارین ئەم کۆڕبەندە بۆ ئەو کەسانەیە یا بۆ دەنگە نەبیسراوەکانە. ئێوە چۆن هەڵتان داوە کە ئەم دەنگە نەبیسراوانە بکەن بە دەنگێکی بیسرا، تەنانەت کەسە نەبینراوەکانیش کە توانیان هەیە ئەو بیان هێنە چۆنەڵە بیان هێنە گۆڕەپانەکەەوە بڵێن ئەمە تواناکانە. ئێمە تەوان ئەمە چەندمانە لەسەر ئەم پرۆژێ ئیشەکەین لەبەرەوەی کە ڕێوەڕسمەکە کراوە نابێ بۆ هەموو گەنجان، بۆیە هەوڵمان ناوە دەنی ئەو گەنجانە بە دیارترین شێوە بخەینە ڕوو. باشڵی ئەم کۆڕبەندە کراوە نابێت تەنها بۆ دەستگا میدیایەکانە. با لێرە ئاماژە بۆ ئەوە بکەین مەبەستان چییە لەمە؟ اینجا دواتر باسی ئێمە تەوان لە زۆربەی پرۆژەکانمانە حەزمان لێ زیاترین گەنج بەشداری بکەن، بەڵام لە کاتی دروستبوونی پەتای کۆڤید-19 هەوڵمان ناوە کەمترین میوان بخێنە ناو چالاکیەکانمانەوە بۆ سەلامەتی هەمولایەک، تەندروستی هەمولایەک. بۆیە ئەم کۆڕبەندەی ئەمڕۆ 3 پانێل لە خۆیە گرێتەوە، تەنیا پانێلیستەکان چەند میوانێکی دیاری کراومان هەیە لەگەڵ 38 گەنجەکە. بەڵام خەڵکیش ئەتوانن لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە گەنجانتوان هەمویان بینەرمان بن، بینەری پانێڵەکان بن بە شێوەیەکی لایڤ ئێمە هەمووی ئاگوازینەوە. ئەگەر باسی پرۆسی هەڵبژاردننی ئەم 38 لاوە بکەم پێش هەڵبژاردننی پرۆسی لاوەکان باسیەوەت کرد کە ئێوە دەمێکە لەسەر ئەم پرۆژەیە کارەکەن. ویستم بزانم کە چۆن دەنگە نەبیسراوەکان و چۆن ئەو توانایانە ئەهێنە بەردید لەناو ئەم کۆڕبەندە. باڵێ ئەم دەنگە نەبیستراوانەی لاوان لەلایەن ئەم 38 لاوەوە ئەهێنرێتە پێش. ئەوان ئەمڕۆ لەوێ ئامادە بن، ئەتوانن لەگەڵ بڕیار بەدەستەکان کە پانێلیستەکانن، دوو وەزیری تایە، کەسانی ئاکادیمی تایە، کاربەدەستانی ڕێکخراوە حکوومیەکانی تایە، خاوەن بزنسی تایە. ئەم 38 لاوە ئەتوانن لەوێ پرسیاری خۆیان، سەرنجی خۆیان، بیرۆکەی خۆیان بگەێنن بەم پانێلیستانە. هەروەها ریپۆرتێکمان ئامادە کردووە ئێمە، ئەو ریپۆرتە چەندمان کارمان لەسەر کردووە کە دەیتای کەمی دەرفەتی هەلیکار و دەیتای پەیوەست بەلاوان لە هەرێمی کوردستان لەخۆ ئەگرێتەوە. ئەم ریپۆرتە خراوەتە بەردەست ئەم لاوانە و هەروەها خراوەتە بەردەست ئەو پانێلیستانە بۆ ئەوەی دراسەی بکەن، بزانن کێشەکان لەکوایە، هەروەها چارەسەرەکە چۆن ئەکرێت. ئەمڕۆ لەو پانێڵانە لەو 3 پانێڵە باس لەو کێشانە ئەکرێت. ئەو ریپۆرتش ئێمە لە کاتی کۆڕبەندەکەی ئەخەینە ڕوو لە پلاتفۆرمەکانمان بۆ خەڵکی دائەنێن، ئەتوانن ئەوانیش بینەریان بن. باشە کاک محەممەد باسی چالاکیت کردوتت ئەوانە یان کاری خۆبەخشی چالاکی خۆبەخشی بکەن وەوتت 10 ساڵەوانی ئەگەر هەڵە نەبوون وتە 10 ساڵە ناو کار 4 ساڵە زۆر زیاتر ژمارەکەم وت. هیوادارم کە ئەگەر هەلی کاریشتان بۆ ڕەخسا ئەوە هەر بەردەوام بن لە کاری خۆبەخشی بۆی با هەر 10 ساڵەکە بڕۆ لە 10 ساڵیش زیاتر چکە ببن بە هاندان بۆ گەنجەکانی دیکە.
لە ماوەی ئەو 4 ساڵە چه ئەزمونێکت وەرگرت کە بتانی بیگوازیتەوە بۆ گەنجێکی دیکە سوودت لەو کارە خۆبەخشیانە چی بوو لە چ بوارێکا زیاتر کاری خۆبەخشیتە کرد وڵی بوارەکان جیاواز بەس فۆکسەکەمان بە کشتی لاوان بوو لەسەر چینی لاوان و گەنجان بوو زیاتر ئەم خۆم ڕێچکەیەکم کرد لەسەر هەلی کار لەسەر هەلی کاری گەنجان زیاتر ئەو ڕێچکەی ڕۆیشتم تەبیعی هاوڕێکانیشم لە شوێنەکانی تر و لە دەستگاکانی تر کاری خۆبەخشیان دەکرد هەر کەسە و ڕێگایکی خۆی گرتە بەر کە ئەوە گرنگگەشی لە خۆی هەیە کە ئەتوو سوپای لە گەنجت هەبی هەریکە و ڕێگایکی هەبێتن بۆ گەیشتە بە ئامانجە کە ئەو معانەتانی گەنجانە چارەسەر بکاتن کاری خۆبەخشی ڕاستی ئەم زۆر سپاس دەستگای ڕوانگە دەکەم کەوا پردەکی دروستکرد لە مابینی ئێمە لاوان و بڕیار بەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بەگشتی کە دەرفەتی وەلی وەرخستاندنی هەندێک معاناتی خۆمان هەیە کە پێیان بڵێن هەندێک ئەو لەمپەرانە و ئەو بربەستانی کە لە بەردەم چینی لاوان هەیە کە کاتێک دەچن بۆ هەلی کاریان بۆ هەلی کاریان بەدەست ناکەوێت دەرچوانی زانکۆ پەیمانگاکار دەستنە هەر شوێنێک هەلیکاریان بەدەست ناکەوێت ئەو لەگەر هیچدانە لۆ کەمی ئەزمموی کارکردنیان نییە من پێم باشە و ئەوەش بە چارەسەرێکی تابرێ ڕادەیەک دەزانم ئەو پشووی هاوینێکەوە پێیان دەدەن تەدریب سەیفی کە مەشقی هاوینیان پێ دەڵێ ئەوە بە سەتاسەتی جێبەجێ بکرێت زۆربەی دام و دەستگاکان زۆربەی ئەو دام و دەستگانێک کەوا قوتابی دەچێت بۆ مەشقی هاوینە مەشقی هاوینەکەی بە باشی جێبەجێ ناکە ئەوە خۆی لە خۆیدا ئەزمونونەکە ڕاستە قوتابێک لەوانێ لەو تەمەنەیان لەو کاتێ درێک بەوە نەکەکەەوە 4 ساڵە دەخوێنیان 2 ساڵە دەخوێن 6 ساڵ دەخوێن لەوانێ ماندوو بێتن درێک بەوە نەکاتن دەڵێ ئەوەی لێگەڕ ئەوەی ناچم ئەوانە بەڵام گرنگەکەی لەوەیە ئەتوەکە مەشقی هاوینەکەت نەکرد ئەزمونونەکەت لە خۆت پیانەکە سبێت زۆی ناتانیش بکەی تەعاان گلەی بەس لە ڕخنە و گلەی و کەم و کوڕی بەس لە چینی گەنجانیە باش من دێمە سەر ئەوەی کە بزانم کێشەکە لەکوێ لە لای ئێوەی گەنجانە یا لەلایەن کاربەدەستان و ئەو لایەنەی کە پەیوەندیدارن بێگومان لەمپەرێک هەیە لەو ناوەندە بە بیدۆزینەوە کۆڕبندەکەش ڕەنگە کار بۆ ئەوە ئەکات دواتر دێمەوە بۆ وەڵام وەرگرتنەوەی ئەو پرسیارە با ناریخان وەڵامی ئەوەمان بداتەوە کە ئەم 38 گەنجەتان چۆن هەڵبژارد بۆچی ئەم 38 گەنجە ئەمان مەرجەکان چی بووە لێیان میکانیزم چی بووە یاخود ئەمان بیرۆکەیەکیان هەبووە پێشکەشی ئەویان کردووە بەڵێ چۆنێتی هەڵبژاردننی ئەم 38 گەنجە سەرەتا ئێمە فۆرمێکی ئۆنلاینمان بڵاو کردەوە کە هەموو گەنجان هەموو کەسێ ئەیتوانی لەو فۆرما پێشکەش بکە بەڵام چەند مەرجێکمان هەبوو مەرجی تەمەنەکە لە نێوان 18 بۆ 35 ساڵ بێ مەرجێکی کەمان هەبوو کە ئەبێ بەلایانی کەمبڕانامەی دیبلۆمی هەبێت یان کوزانکۆی تەواو کرد بێت مەرجێکی ئەوە بوو کە ساڵێک لە ناو لاوان لەم بوارە ئاکتیڤ بوو بێت کاری کردبێ بۆ ئەوی بزانێت کە کێشەکانی چین و بتوانێت قسە بکە بتوانێت بیرۆکەی لاوان بگەیەنێت بەم بڕیار بەدەستانە هەر بۆیە یەکەم کەسیش کە ئێستا لەگەڵمانایە 4 ساڵ ئەزمموی هەبووە لە ناو گەنجانە بۆ کاری کردو واتە ئەو گەنجەکانی دیکەش وەکو کاک محەممەد ئەزمموی ئەوە بێگومان ئەمانەی هەڵیان بژارد بوو دواتر فلتەر کران لەلایەن ئێمەوە بەپێی ئەو مەرجانەی کە هەمان بوو دوای فلتەرکردنیان کۆبوونەوەیەک لەگەڵ هەموو ئەم گەنجانە ئەنجام درراوە قسەیان لەگەڵ کراوە چەند جارێک بیرۆکەی کۆربەندەکەیان پێگەیاندراوە واتە لەسەر چەند مەرجێک و بە چەند ستێجێک ئەم گەنجانە هەڵبژێراون ئێمە هەوڵمانە باشترین گەنج فلتەر بکەین کە بتوانێت دەنگی هەموو گەنجەکانی تر بگەێنێ زۆر باشە کاک محەممەد تا چەندێک بەلاتانەوە گرنگە ئێوەی گەنجان ئێوە بێگومان ێستا نوێنەراتی کۆمەڵە گەنجی دیکەش ئەکەن چەندێک بۆتان گرنگە کە دەستگای ڕوانگە ڕێک ڕاستەوخۆ دوو وەزیریشی هێناوەتە ناو کۆڕبەندەکەەوە ئەمە تا چەندێک گرنگە کە کۆنتاکتێکی تەواوەتیتان هێوە لەگەڵ ئەوەشە ئەو بابەتێکە خۆت ویستت باسی لێوکەی من وتم بابۆستین با لە ناریخان ئەوە بکەین کە ئەو لەمپەرانە چین ئێوەی گەنجانن یانە ئاوهایە کە کاربەدەستان و ئەبێ ئەم لایەن و ئەم ڕێکخراوانە بیان هێنن ناو گۆڕەپانەکە و ڕوبەڕووی ئێوە ببنەوە تەبیعی ئەمە دەستخۆشی لە دەستگای ڕوانگە دەکەین هیچی شتەکی نێشتەوە ئەوەی ئەمە ویستمان هەموو لۆ دابین کردین دەستیان خۆشببی
بەس بە پێویستیشم دەزانی کەەوە وەزیری پەروەردەش لێن دەر وجودی هەبە چکە سێکتەری پەروەردە لە وڵاتەی هەندێک کەم و کوڕی تێدا هەیە لەمپەرەکانی بەردەم ئێمە چییە؟ تەبیعی کە ئەمە چینی لاوانی چینی گەنجانی لە ماوەی 30 ساڵی ڕابردوو ئەو کابینانێکە لە دوایەک ڕۆیشتون نانتوانیوە جەنگاوەرێکی ڕووناچی بەرهەم بینن گەنجانی یعنی پۆزتیڤ بەرهەم بینن بەرهەمهێن بوون ئەمن هەتا 2007 با بێتون کەسەی زۆر شەرمن بووم کەسەی زۆر بەرهەمهێن نەبووم یعنی 2007 بانگشتمان کردیان نەهاتی بانگشت کردوام هەر هیچم پێ نەبووم زۆر دڵخۆشین کە ئێستا هەڵە ناو کۆربەندێکیش بەشداریەکە بەڵێ ئەو کۆربەندانە گرنگجەکەیان لە چییە؟ هەلی با بازدا بەسائلی هەلی کارەکە بینیکەوە بڕگە سەرچەکەیتی بەس وا لە گەنجان دەکە وا لە ئەوە بڕوان بەخۆیان هەبی بڕوا بەخۆبوون بەڕای من ئەو نازان بەڕای خەڵکووە بەس بەڕای من بڕوا بەخۆبوون چارەسەری 150 کێشەکانە 150 بگرە بەرەو زیاتریش مەسایلی بڕوا بەخۆبوون لەمپەرەکانی بەردەمیشمان زۆر زۆن کە بەڕاستی ئەوڕۆکە حازرمان کردیە لەگەڵ خۆم ستافەکەمان و ئەو 38 گەنج لاوە کە لێرە ڕێزوسڵام هێلیان بە هەمومان ئیشەڵە دەتوانین نوانێکی جوانی کۆمەڵان هەموو گەنجانی کوردستان بکەین لەم کۆربەندا ئیشاڵە لە ساڵانی داهاتووش دەرفەت بووە ئەو گەنجانە زیاتر دەبێتن کەەوە دەیانەوێت بەشداری بکەن تەبیعی ئەمە دوو جۆرە گەنجمان هەیە ئەو گەنجانێک کە ئێمە دایان بینین ئەوانە لە سوشیال میدیا و ئەوانێک کە لە ماوەکان ڕابرد لە سوشیال میدیا دیتمان هەندێک شتیان بەسەر دەهات بەڕاستی بەوانە نارێم گەنج باشە زۆر تەواوە دوای ئەوە ئەو بەشەکەی تر ئێوە هەستەکان کام بەشێتی کاوێک کاری زیاتر لەسەر کرێوەکو خودی گەنجان چینی تەمەنی نێوانە 16 بۆ 25 ساڵان بەڕاستی ئەوانەشی کە شەچکە باسکەین گەنجانی گوندەکان قەزا و ناحەکان بەڕاستی پشتگوێ خراینە هەر بەڕاستی من لەو ماوەی سەردانی زۆر لە قەزا و ناحەکانم کرد لە سەبارەت بۆ کۆربەندە ویستم بابەز مەعاناتی گەنجانی ناو هەولێر و گەنجانی ناو شارەکە خۆم وەرنەگرم ئەو قەزا و ناحێنە کە سەر بە پارێزگاکەی خۆم و ستافەکانی کەش لە شارەکە مادەم تۆ سەردانت کردو بابزانین کۆربەندەکە چی کردووە تەنها ئەم کۆربەندە بۆ گەنجانی هەولێرە یان نەخێر شارەکانی تر شاشەکانی تر بەشدارن دواتر ئەوانی کە بەشدارن کە لە ناو کۆربەندەکە بن کە بۆ گەنجەکانی تر گرنگیەکی تایبەت هەیە بێت کۆربەندەکە بۆ نمونە ڕێکخراوێکی نێودوڵەتی بێت کۆنسڵخانەیە بێت ئەوانش بەشدارن یاخودنا بەڵێ تەوان ئەم 38 گەنجە سەرەتا لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستانەوەن هەولێر سلێمانی دهۆک و هەڵەبجە بە یەکسانی بەشداریان کردووە بۆ ئەوەی بتوانین معانات و بیرۆکەی گەنجانی هەر چوار شارەکە بخەینە کۆربەندەکەوە پانێلیستەکان وەکو ئاماژەم پێکرد کەسانمان هێناوە لە حکوومەتەوە کەسانمان هێناوە لە سێکتەری تایبەتیەوە کەسانمان هێناوە کە خاوەن بزنسی خۆیانن و بێجگە لەمانیش چەند میوانێکی تایبەتیمانە بێ ئەم میوانانن لە ڕێکخراوە ناحکومیەکانن لە حکوومەتەوەن لە قونسڵخانەکانەوەن واتە هەتا پێمان بکرێم و حاوەلەمان کردو هەر هەموو لایەنەکان بخەینە ناو کۆربەندەکەوە زۆر باشە کاک محەممەد ئەو گەنجانی کە ئەو 38 گەنجەی کە ئێستا لە کۆربەندەکە ئەمڕۆ بەشدار بن بێگومان ئێوە ئەتوانن بەگشتی گروپێکی زۆر گەورە دروستکان ڕەنگە هەندێک جار سکەیەکتان بۆ دابنێت چەند جارێک ئەمە لەگەڵ دەستگای ڕوانگە زۆر چالاکیەکانمان خسۆتە ڕوو ئەبیلین سکەیەک دائنێت چاوەڕێ ئەوە کات کە شەمەندەفەری کارکردنەکانی خەڵک لەسەر سکەکە بڕوات ئێوە هەوڵی ئەوە ئەدەن کە ئەم 38 گەنجە بەیەکەوە گروپێک کارێک دروست بکەن یاخودنا هەر لەلاو لەم کۆربەندە یەکتری ئەبینن و دواترە کەس ماڵەوە و شوێنەکە بەجێ هێڵن ئەمە لە ماوەی دوو مانجی ڕابردوو بە بەردەوام میتینگی خۆمان کردووە لەگەڵ کۆمەڵە گەنجە بەڕاستی کەسانی بە ئەزمون و چالاکیشن هەیە هەر کەسە لە سنووری جوگرافیایی ئەو شوێنی کە لی دادەژی لێکۆڵینەوەی کردووە بە دوای بابەتەکاندا چوە بە دوواداچوونی کردووە تەبیعی من لە سنووری پارێزگای هەولێر بە قەزا و ناحیەکانەوە معاناتی گەنجان بەڕاستی قەزا و ناحیەکان زۆ زیاترە گەنجانی هەولێر بە هەندێک شت لەسەر کەبووکوڕی گەنجەکانی هەولێر و لاوانی گەنجانی هەولێر پێ بێم ئەوەندەی کە ئەمن ئەومکردن سێرچم لەسەرکردن بەڕاستی هەلی کارێکی وایان دەوێ مەگەر سەرۆکوەزیران ئەو هەلیکاریان لە بڕخسێنی
ئەوان هەموو دانەوێت لە ئۆفیسێکی بن سارێکی ئاخر مۆدیلیان لە بندەستبی یعنی تۆ زمان حاڵی گەنجان ئەتەوێت کە ئەوە بە گەنجان بگەنی خۆتان هەستن بە ئەنجامدانی هەنێ زۆر ئەو کارانەی کە ئێمە ئێستا ڕەنگە گەنجان پێیان ناخۆش بەڵام زۆربەی خەڵکانی شارەزا ئەڵێن گەنجی کوردستان گەنجێکی بەکارهێنەرە نەک زۆر زیاتر بەکارەهێنێت ئەوە نییە کە خۆی هەلی کار دروست بکات. زۆر سپاس دەکەم کاک تاریق کاوەکو یەکێک لەو کاک محەممەد تاریق لەو 38 گەنجە لەگەڵمان بوویتەوە من وەکو دواپرسیار زۆر بە خێرایی بەس کاتی کۆربەندەکە لە کەیەوە دەست پێکا بۆکەی چونکە کۆتا پرسیارە لێتان کاتی کۆربەندەکە کاتژمێردەی بەیانی دەست پێەکە هەتاوەکو 5:30 ئێوارە باشە دەستان خۆش بە زۆر سپاسانەکەم ئەرکتان کێشە بۆ هیوای کە کۆربەندەکەتان ئامانجی خۆی بپێکێت و ئەو گەنجانش ڕەزامەند بن لە کۆربەندەکە زۆر سپاس کاتی خۆشتر بۆەوە زۆر سپاس. بەڵێ پێکەوە بینەری ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستانی گەورابین لەگەڵمان بن. ئەزانن هەر سەبارەت بە ڕەوشی کەش و هەوا و ئەم کارەساتە ژینگەیانی کە دروستە بێت ڕەوشی کەشوا پێمانەڵێت پلەکانی گەرما زۆر بەرزن کارەساتی سروشتی زۆر هەبوو ئەمساڵ هەر لە هەموو هەواڵەکان لە میدیا جیهانیەکان ئاگرکەوتنەوەکان بەگشتی توانەوەی بەفری بەستەڵۆکی یاخود ئەو بەستەڵۆکانە کە ئەتوێنەوە مانە هەمووی کاریگەری تایبەتی و کاریگەری خراپی هەیە لەسەر گۆی زەوی جا بۆیە ڕێکخراوی جیهانی بۆ کەشناسی سەر بە نەتەوە یەکگرتوەکان راپۆرتێکی بڵاو کردوتەوە راپۆرتەکە زۆر راپۆرتێکی باڵی دڵخۆشکەر نییە ئەڵێت کا لە نیوەی سەدەی ڕابردوو زیاتر لە 11,000 کارەساتی ژینگەیی ڕوویداوە و لە ساڵی هەفتاکانی باس کردووە کە لە سەدەی ڕابردوو بووە و توێتی کە لەو ساڵانەیە لە ساڵی باڵێن لە سەدەی هەفتاکان 711 کارەسات ڕۆیان داوە بەڵام لە ساڵانی نێوان 2000 بۆ 2009 ئەو ژمارەیە گەیشتە 3536 کارەسات واتە ساڵانە
3536 کارەسات ڕۆی ئەجا لە نێوان ئەو لە 2000 بۆ 2009 واتە هەر ڕۆژێک 10 کارەسات ڕووی داوە کە ئەمە زۆر مەترسیدارە ئەم ئاماژەیە کە گۆی زەوی ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی کەش و هەواوە لە ڕووی گۆڕانکاریەکانەوە بەرەو خراپترە ڕوات وەڕێکخراوی کەشناسی جیهانی ئاماژەی بۆش کردووە کارەساتە ژینگەیەکان بەراورد بە هەفتەکانی سەدەی ڕابردوو 4 بۆ 5 هێندە زیادیان کردووە هەروەها بە پێی راپۆرتەکانی ناوەندی تۆژینەوەی زانستی کارەساتی ژینگەی لە بەلژیکا لە ساڵی 2010 ژمارەیە کە یاخود باڵێن ژمارەکە کەمی کردووە بۆ 3165 کارەسات و ڕۆژانە 40 قوربانی بەراورد بە ساڵانی دیکە کەمی کردووە ئەمەیان تا ڕادەیە جێگەی دڵخۆشیە زۆرینەی قوربانیەکانی کارەساتە سروشتەکان لە ماوەی 50 ساڵدا بەهۆی زریان و لافا و وشکە ساڵیەوە بوونە و وەک وێنەکانیش دەرئەکەون ئەمانە ئەو کارەساتانن کە بەم تازەیانە ڕۆیان داوە بەپێی هەمان راپۆرتیش نزیکەی لە 90 قوربانیەکان کە 2 میلیۆن کەسەکات لە دەوڵەتە تازە پێگەیشتوەکان بوونە و لە 60 زیانەکانیش لە دەوڵەتە دەوڵەمەندەکان بوونە هەروەها باسیشی لێوە کردو کە زیانە مادیەکانی کارەساتە سروشتەکان لە هەفتەکانی سەدەی ڕابردوو لە 175 میلیۆن دلار زیانی گەیاندووە بەڵام لە ساڵی 2010 زیانی ساڵانەکە بەرز بۆتەوە بۆ 1 میلیارد و 380 میلیۆن دلار و وەک دەبینین وەک دەبیستین کە ڕۆژانە کارەساتە سروشتەکان زۆرن ئێستا بۆ نمونە لە ئەمریکا لافا و باوبۆرانێکی زۆرە تەنانەت لافا و گەیشتۆتە ناو شارەکان لەگەڵ خۆشیە کێشەی تری دروست کردووە وەجگەلەوە ئاگرکەوتنەوەی دارستانەکانمان بینی و تەنانەت لە سیواسیش کە لە باکووری کوردستانیش زەرمەند بووە لەو کارەساتە سروشتیانە و ئاگرکەوتنێکی زۆر چڕ لە دارستانەکان کەوتوتەوە. با ئەمڕۆژ ئاگادارتان بکەمەوە لە گۆڕانکاریەکان ئەگەر لە بەهای دراوبیانەکان هەبێت یان لە نرخی زێر هەبێت لە بازارەکانی هەرمی کوردستان بۆوانەی کە لە بازار خەریکی ئاڵوگۆڕی دراون بە دروستی و تەواوی ئەوە زانیاریەکان لە ئێمە وەربگرن کە بەم شێوەیە 100 دلار بەرامبەر بە 147400 دیناری عراقیە 100 یۆرۆ بەرامبەر بە 144000 دیناری عراقیە 100 پاوند بەرامبەر بە 202750 دیناری عراقیە 100 لیرەی تورکی بەرامبەر بە 17650 دیناری عراقیەوە 100,000 تومانی ئێرانی بەرامبەر بە 5460 دیناری عراقیە مسقالێکی زەری عیار 24 بەرامبەر بە 428,000 دیناری عراقی مسقالێکی زەری عیار 21 بەرامبەر بە 380,000 دیناری عراقی و مسقالێکی زەری عیار 18 بە 323,000 دیناری عراقی. پێشەنگاکان زۆر جیاوازن هەندێک جار پێشەنگای زۆر سیر و سەمەر و جیاواز و تایبەتە بینین هەر لە پێشەنگای ئۆتۆمبیل و شتی کولتوری و کەلەپوری و یاخود مێژووی بەڵام پێشەنگایەکی جیاوازی دیکە ئەمڕۆ ئامادەیەکە کارمان لەسەر کردووە ئەوە بینەری بێنەوەش پێشەنگایەکە بە ناونیشانی ئارت پایسکل هەر لە ناوەکەی دیارە کە تایبەتە بە نمایشکردنی چەندین جۆری پایسکل لە شاری سانت پیترسبۆرگ لە رووسیا و بڕیاریشە تا بڕواری 12 مانگی سپتەمبەری ئەم ساڵ بەردەوام بێت جا هەوادارانی پاسکیل و پاسکیل سواری سەری ئەم بابەتە جوانە بکەن و ئەو پایسکلانە ببینە ناو پێشەنگە. مۆزەخانەیەک بە ناوی ئارت پایسکل تایبەت بە نمایشکردنی جۆرەها پایسکل لە شاری سانت پێتەرزبورگی رووسیا کرایەوە. تێدا چەندین جۆری پایسکل نمایشکرا پێشەنگاکە لە بەرواری 18 جوون کرایەوە بڕیارە تا بەرواری 12 مانگی سپتامبەری ئەم ساڵیش بەردەوام بێت. کاتی ئێمە سەبارەت بە ئامەری پایسکل قسە دەکەین خەڵک یەکسەر پێ دەکەن نۆمەش دەرخەری ئەو ڕاستەیەکە پایسکل ئامەریکی گواستنەوەی دڵخوازی خەڵکە زۆر بەر خەڵکە ئاشنای چۆنێتی بەکارهێنانی نین ئەگەر بە جوانی سێری پایسکلەکان بکەن زۆر بە ناوازەی دروستکراوە زیاتر بە ئاسەوارێکی هونەری دەچن.
لەم پێشانگایدا جۆرەها پایسکڵ نمایش کراوە تەنانەت پایسکڵی تایبەتی سەر بەفر و پایسکڵی تایبەت بە کەم ئەندامانیش تێدا بەردەست خراوە. ئێمە هەوڵماندا هونەر تێکەڵکێشی دیزانی پایسکلەکان بکەین. هەرچی پایسکلەکان زیاتر بۆ کارێکی هونەری بچێت بۆ ئێمە سەردانی کارەکان سەرنجڕاکێشتر دەبێت. هەر بۆیش ئەندازیارەکان هەوڵیانداوە زۆربەی پایسکلەکان وەکو کارێکی هونەری دروستکەن. هەموو پایسکڵەکان لە ناو مۆزەخانەکەدا خاوەنی کۆدی QRDین بە جۆرێکە سەردانیکەران دەتوانن لە ڕێگای مۆبایلەکانیان بە سکانکردنی کۆدی QRD زانیاری لەسەر پایسکڵەکان کۆ بکەنەوە تەنانەت دەتوانن وێنێ سێڕەهەندیش لەگەڵ پایسکڵەکان تۆمار بکەن. بەڵێ ژمارەیەک لە توێژەرانی ئوسترالیا با هەماهەنگی لەگەڵ زانکۆی فیلەندرەس با مەبەستی توێژینەوە لە کەسانی بەساڵات و کاریگەریەکانی دڵخۆشی و کارکردن لەسەر تەندروستیان زیاتر لە 7 کەسیان لە سەر و تەمەنی 7 ساڵی بردە ناو مۆڵ و مارکێتەکان بە بەشداری چەندین چالاکی وەرزشی پێکردن تا دەرەنجامەکانی کاردانەوەکان لای بەساڵاتچوان وەربگرن و کاری لەسەر بکەن. با پێکەوە بینەربی. با بەهێزیەوە یاری تۆپی سەرمێز دەکات و چێژی لێوەردەگرێت. کۆڵنوینی تەمەن 88 ساڵ بە تەمەنترین یاریزانە. ئەو هێشتا لەگەڵ هاوتەمەنەکانی کە زۆربیان لە سەروی 70 ساڵیەوەن لەیکێک لە ناوەندەکانی توێژینەوەی زانستی ئوسترالیادا لە زانکۆی فلیندەرز کاری ڕۆژانە و هەندێک ڕۆتین ئەنجام دەدەن بە مەبەستی توێژینەوەی زانستی لەسەر دڵخۆشکردنی بە ساڵاچوان و کاریگەریەکانی لەسەر تەندروستیان. بەڕاستی چێژی لێوەردەگرم و ئەم چاڵکیانە بۆ جەستەم باشە و بەردەوامم دەکات وام لێ دەکات من گونجاو بم. 73 هاوڵاتی ئوسترالی لە توێژینەوەیەکی زانستیدا بەشداریان پێکراوە. ئەوان ڕۆژانە بە ئەنجامدانی یاری وەرزشکردن و ئیشکردن لە ناومۆڵ و مارکێتەکاندا تاقییان دەکەنەوە تا ئاستی دڵخۆشیان دیاری بکەن و کاریگەریە ئەرێنیەکان لەسەر ئەو کەسە بە ساڵاچوانە دەستنیشان بکەن. ئەم کارەش لەلایەن چەندین توێژەری نێودەوڵەتیەوە بەڕێوە دەچێت. ئەو شتێک کە بۆمان دەرکەوت ئەوە بوو کە چالاکیەکان بۆ ئەو کەسانەی بەشداریان لە توێژنەوەکەدا کردبوو زۆر مانەدار بوون. ئەوان هەستیان بە سۆز و خۆشەویستی زیاتر دەکرد لە بەرامبەر کەسانی دیکە. هەندێک لە خانمە بەتەمەنەکان کە وەک خۆبەخش بەشدارن لە توێژینەوەکە بردویانن بۆ مارکێتەکان تا ئەزمموی کارکردن بکەن یان بە جۆرێک بیان خەنەوە ناو ڕابردووی خۆیان و ئەو ڕۆژانەی بە تەندروستی باشەوە کاری قورسیان دەکرد. ئەوانیش هەستیان بە باشی دەکرد و چێژیان وەردەگرت. من دەڵێم بڕۆ بیکە واز مهێنە و کۆڵمەدە چونکە من چاوەڕێ دەکەم کەمێک زیاتر بەردەوام بم. توێژەرە نێودەوڵەتیەکان بە سەرۆکایەتی زانکۆی فلیندەرز 73 کەسی تەمەن سەر و 70 ساڵیان بە شێوەی خۆبەخشانە لە توێژینەوەکەیاندا بەشداری پێکرد و لە چالاکی و ڕۆتینە ئەنجامدراوەکانی ڕۆژانەیان کە پێیان دەکرا بۆیان دەرکەوت. ئەو کەسانە دڵخۆشتر بوون و بە پێچەوانەشەوە دۆخی خراپ و بەرەنگاربوونەوەیان هەندێک جار کەسانی بەتەمەن دەخاتە دۆخێکی لاوازەوە. بەڕاستی کەسانی بەتەمەن چ لە خاڵەی ساڵمەندان بن چ لە هەر شوێنێک بن چ لە ماڵەکان بن چ لەسەر شەقام لە هەر شوێنێک کە بینیتان ڕەنگە زەردەخەنێکی ئێوە زۆر دڵخۆشیان کات ڕەنگە میهرەبانیکی ئێوە زۆر دڵخۆشیان کات ئەوە چالاکیەکانن بۆ شکڵە مرۆڤەکان دڵخۆشەکەن جا ئەگەر چالاکی ڕۆحیەکان لە نێوانی دوو کەستا بێت ئەوە ڕەنگە یاخود بەدڵنیاییەوە زۆر جیاوازی زیاترە بێت و کاریگەریکی زۆر باشی لەسەریانە بێت. ئەوانە بەرەکەتی ماڵەکان بۆیە ئاگاتان لە کەسانی بەساڵات و بێت و یاخوا هەمیشە تەمەندرێژ و لە ساغ و تەندروست بن. باش ئێستاش لە دوایەوەی کە باسی کەسانی تایبەت وەکو کەسانی بەساڵاتچوومان کرد باسی کەسانێکی تایبەتی دیکە دەکەین کە ئەوانش پێویستیان بە گرنگیدانێکی زۆر جیاواز و تایبەت هەیە. ئەوانش کەسانێکن کە کەسانێکی خاوەن پێداویستی تایبەتن. بۆیە هەستاوە کۆمپانیایەکی ئەڵمانی تایبەت بە دابینکردن و نۆژەنکردنەوەی دەست و قاچی دەستکرد هاوکات ویلچەر بۆ وەرزشەوانانی کەم ئەندامان بیری لەوە کردوتەوە کە ساڵانە بەشداری لە یاریەکانی پارا ئۆلۆمپیک بکەن و بە شێوەی 24 کاتژمێری خزمەتگوزاری پێشکەشی وەرزشوانە خاوەن پێداویستیە تایبەتەکان بکەن. کۆمپانیایەکی ئەڵمانی تایبەت بە دروستکردن و چاکردنەوەی دەست و قاچی دەستکرد و هاوکات ویلچەر بۆ وەرزشوانانی خاوەن پێداویستی تایبەت بەشداریان لە پارا ئۆلۆمپیکی ئەمساڵ کردووە. ئەو کۆمپانیایە لە ساڵی 1970ەوە لە هەموو خولەکانی پارا ئۆلۆمپیک ئامادەکاری کردووە.
لە ڕووی دەرونیەوە بوونی ئەم کۆمپانیە بۆمە زۆر گرنگە بەڕاستی ئاسوودەین دەزانین لە ئەگەری ڕوودانی هەر حاڵەتێک ئەوان لێرەن و بە زووترین کاتکێشەکانمان چارەسەر دەکەن. کۆمپانیا ئەڵمانیەکە لە پلانیدای لە چەند ساڵی داهاتوو پەری زیاتر بە کارەکانی بدات و چیتر پارچە یەدەگەکان لەگەڵ خۆیان نەگوازنەوە شوێنی مەبەست بەڵکو لە ڕێگەی پرینتەری سێڕەهەندیەوە هەموو پارچە یەدەگەکان بەرهەم بهێنن. ئەمساڵ لە کاتی هاتنمان بۆ ڕکابەرەکانی پارەئۆلۆمپیک 17,000 پارچە یەدەگمان لەگەڵ خۆمان هێنا بۆ هاوکاریکردنی ئەو وەرزشوانانەی کە خاوەن پێداویستی تایبەتن. بەڵام پلانماندانەوە ساڵانی داهاتوو تەنیا پرێنتەرێکی سێڕەهەندی لەگەڵ خۆمان بهێنین تاوەکو هەموو پارچە یەدەگەکان لێرە دروست بکەین. ئەم کۆمپانیا ئەڵمانیا خاوەنی 800 کەسی شارەزایە کە کاریان چاکردنەوەی دەستوقاچی دەستکرد و وێلچێری کەسانی خاوەن پێداویستی تایبەتە لە کاتی بەڕێوچوونی ڕکابەریەکانی پارەئۆلۆمپیک بە شێوەی 24 کاتژمێری خزمەتگوزاری پێشکەش بە وەرزشوانە خاوەن پێداویستی تایبەتەکان دەکەن. دێنا فەریقی کوردستان 24. بابەتێکی زۆر جیاواز و تایبەت ئامادەکراوە کە تایبەتە بە پیاوان و ئەم ئامۆژگاریانە بۆ پیاوانن. پیاوان گوێمان لێ بگرن. توێژەران داوا لە پیاوان دەکەن پەلە بکەن لە وەچەخستنەوە. بەپێی ئەنجامی توێژینەوەیەکە لە لەندەنی پایتەختی بەریتانیا لەسەر زیاتر لە 4,000 پیاو ئەنجام درراوە داوا لە پیاوان نەکرێت پەلە بکەن لە خستنەوەی وەچە و دروستکردنی منداڵ چونکە لەگەڵ هەڵکشانی تەمەن ئەو توانایە کەمە بێتەوە چۆن لەلایەن ژنانەوە کاتێکی دیاریکراوە تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ پیاوانیش توانەکە کەمترە بێتەوە بە تایبەت دوای ئەوەی کە دەگەنە تەمەنی 50 ساڵی پسپۆڕەکان بە تایبەت باسییان لەوە کردووە کە گرفتی منداڵبوونیان هەیە بە جۆرێک هەڵ بدەن لە زووترین کاتدا چارەسەر وەربگرن چونکە ئەگەری دووگیانبوونی هاوسەرەکانیان دوای وەرگرتنی چارەسەر لەگەڵ هەڵکشانی تەمەندا کەم دەبێتەوە بە تایبەت ئەگەر کەسەکە 50 ساڵی تەمەنی تێپەڕاند بێت. هەروەها ئەو پیاوانی تەمەنیان لە سەروی 50 ساڵیەوەیە ئەگەر سەرکەوتنی چارەسەرەکەیان و توانای منداڵخستنەوەیان لە 133 کەمترە بەراورد بەوانە تەمەنیان کەمتر بووە. پسپۆڕەکان باسییان لەوەش کردووە کە ئەگەری سەرکەوتنی منداڵبوون لای ژنان بە پێی تەمەن کاریگەری نەبووە و نەگۆڕاوە بە بێگومان یاخود بێگومان بەو مەرجەی ژنەکە نەچوبێتە تەمەنی نەمانی سووڕی مانگانە و هەر بە پێی توێژینەوەکە تا تەمەنی باوک ڕوو لە هەڵکشان بێت ئەگەری دروستبوونی گرفتی تەندروستی بۆ منداڵەکە لەو کاتەدا کە لەسکی دایکیدایە زۆر زیاترە. ئەجا جگە لەمە هەر وەچەخستنەوەی پیاوان گرنگیەکی تەنیا لەوەیان نیە لە ڕووی تەندروستیەوە تەنانەت لەگەڵ منداڵەکەیە دەتوانێت پەیوەندیەکی دۆستانە و ڕۆحی دروست بکات زۆر جیاوازە کە تەمەنی باوکەکە زۆر زیاتر بێت و تەمەنی منداڵەکە زۆر کەمتر بێت بۆیە بە زووترین کات ئەوە باشترین ژیان بۆ منداڵەکان دەڕەخسێنێت. هیوادارم کە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆ بە دڵی ئێوەی بینەر و بیسەر بوو بێت. زۆر سپاسانەکەم کە لەگەڵمان بوون و بەخواتان ئەسپێرم.